خۆشبەختانە تواندرا ئازاد بکرێن ئەو کۆچبەرانەی کە لەوێنە دوێنێ دڵخۆش بوون بۆی کە کۆمەڵێک گەنجی هەرێمی کوردستان لە دەست میلیشیەکان ڕزگاریان بوو ڕێژەی ئەم گەنجانە 36 بووە هەموو شارەکانی هەرێمی کوردستانی تێدایە بەڵام بە زۆری هی خەڵکی دەڤێری ڕاپەڕینە ئەوانەی کە دوێنێ دەستگیر کراون هەندێکیان بەگشتی لە سەرەتای مانگی هەشتەوە ئەوانە لە هەرێمی کوردستانەوە سەفەریان کردووە بۆ وڵاتی لیبیا ویستویانە لێەوە بگەن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا بەڵام خۆشبەختانە تواندرا ئازاد بکرێن توانرا لەژێر دەستی ملیشیاکان ڕزگار بکرێن و وەکو ئەوانەی ڕابردوو داوای پارە و داوای کۆمەڵێکشت لە خێزان و خانەوادەکانیان نەکرێت. ئێستا ئەوانە لە کوێن؟ ئەوانە ئێستا لە شوێنێکی ئامینن بەپێی سەرچاوەکان باڵیۆزی عراق لە وڵاتی لیبیا ڕایگەیاند من دوێنە خۆشم قسەم لەگەڵکردن کە ئەوانە ژیانیان پارێزراوە بەڵام شوێنەکان دیاری نەکرد. گومانی تێدانیا و ڕۆحتیما لە بربیدان بۆ سنتەر دیپۆرتی باڵۆزخانەی عراق لە لیبیا. بەگەڕانەوەی ئەوانە کۆتایی بۆ کۆچبەرانە دێکە لەوێن؟ نەخێر ئێمە چەند 20 کۆچبەری ترمان بەداخەوە لە وڵاتی لیبیا تا ئێستا چارە نووسیان نادیارە بەشێکیان لە مانگی 2026 دابوونە بەشێکیشیان کە لە مانگی حوتی ئەم ساڵدا بوونە ئەوانە چارە نووسیان نادیارە کە ڕێژەکەیان 20 کەسە. کۆچکەی کۆتایی پێدێ ئەو کاتە کۆتایی دێت دەسەڵات لە خافڵگیری دەسەڵات لە پڕکردنی گیرفان دەسەڵات لە بێ ئاگایی لە دەستدانی ئەم سەرمایە نیشتیمانیە بۆ وڵاتانی دەرەوە ئەو کاتە کۆتایی دێت کە گوزەران و ژیانی خەڵک لانی کەم وەکو مرۆڤ ئاسا بژیت ئەو کاتە کۆتایی دێ ئەگەر نابەڕاوە دوونانی قاچاقچی و گرتنی دەڵاڵ و چەرچی ئەوانە چارەسەری کێشە ناکە ئەگەر چی کۆزڕ هەندێکی مرۆیە بەڵام دوجار بەوە چارەسەر دەکرێت زمینی ڕەخساندنی دەرفەتی کار بەشداری پێکردنی گەنج لە کای سیاسی حکومڕانیدا دادپەروەریەتێکی باش بۆ دابەشکاری هەم پۆست هەم سامانی ئەم نیشتیمانە ئەو کاتە کۆتایی دێت.